بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ڕەهەندی ئاینی لە کۆماری قازی محەممەد تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. لە چوارچرای مەهاباد لە کانگای بیری ئازاد دەستی ڕەشی ئیستیبداد چەقاندی داری بێداد. لە کاتی نیوەشەوە لە جەنگەی شیرین خەوە کرا کاری ناڕەوا لە دار درا پێشەوە. 70 ساڵ بەر لە ئێستا قازی محەممەد وەکو یەکەمین سەرۆک کۆماری کوردستان لە مەیدانی چوارچرای مەهاباد ئەستۆی بەرزی بە قەنارەدا کرا و وەکو سیمبولێکی گەورەی ئاینی و نەتەوەی میلەتی کورد گەڕایەوە ئاستانەی خوددا. پێشەوا قازی محەممەدی شەهید لە ڕەهەندە نەتەوەی و نیشتیمان پەروەریەکەیەوە زۆری لەسەر گوتراوە و باس کراوە. ئەوەی کەمتر بایەخی پێدراوە و لای لێکراوەتەوە لایەن و ڕەهەندە ئاینی و ئیسلامویستیەکەی پێشەوا قازی محەممەدی ڕەحمەتیە کە بمانەوێ و نەمانەوێ قازی محەممەد تا کۆتا لەحزەی ژیانی شانازی بە هەردوو بواری ئیسلامی و نەتەوەیی خۆیەوە کرد و لەگەڵ ئەوەی وەکو کەسێتیەکی نەتەوەیی چوە سەر ئەسکەلەی سێدارەدان بە هەمان شێوە بە سەر و سیما و جلوبەرگ و ئادابی ئیسلامیشەوە هاوشانی لایەنە نەتەوەیەکەی خۆی نیشاندا. سەلماندی بۆ هەموو دوژمنانی میلەتەکەی کە پارێزگاری لە نەتەوەکەی و لابردنی ستەم لەسەری یەکێکە لە ئەرگ و داواکاریە سەرەکیەکانی ئیسلامی پیرۆز. هەروەها قازی محەممەدی ڕەحمەتی لە ماوەی 11 مانگی کۆمارەکەیدا و لە وەسیەتە کەشیدا توانی زۆر لە بەجوانی ئەدای ئەرکی خۆی بکە و نمونەیەکی جوانی ئیسلامیش نیشانی میلەتەکەی و نەیارەکانیشی بدات. لەم بەرنامەیەدا باز لە ساڵیادی لە سێدارەدانی پێشەوای مەزن قازی محەممەد دەکەین و دەپرسین ئاین لە کۆمارەکەی قازی محەممەدی ڕەحمەتیدا ڕۆڵ و پێگەی چی بووە؟ ئیسلامی پیرۆز ڕۆڵی چی بووە لەو هەستەنەتەوەی و شۆڕژگێڕیەی پێشەوا قازی محەممەد کە هەی بووە؟ لە کاتێکدا هەموو نەیارانی کورد ئیسلامیان کردبووە چەکی دەستیان بۆ دژایەتی کورد، پێشەوا قازی محەممەد چۆن توانی ئەو تێگەیشتنە ڕاز بکاتەوە و ئیسلام لە دژایەتی کوردەوە بگۆڕێ بۆ بەرگری و داکۆکیکردن لە میلەتەکەی. هەموو کات شۆڕشەکانی کورد خاڵی نەبووە لە کەسایەتی ئیسلامی و زاناکانی. ئەم هۆکارە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارانە بۆ زانی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسی محەممەد شارباژێڕیم کردووە. پێکەوە مامۆستاگیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامی باس و خواز. زۆر سپاسانەکەم خی گەورە سەرکەوتتان کە. زۆر سپاس مامۆستاگیان. تەبعەن لەوەی کە باسم کرد ئەمڕۆ 70 ساڵ تێپەڕێ بەسەر لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەد. قازی محەممەد لە نێو بنەماڵەیەکی زانا و شۆڕژگێڕ و کەسایەتیەکی کە عەشیرەتەکەیان هەمیشە ڕۆڵی شۆڕژگێڕانیان هەبووە لە بزافی ڕزگاری خوازی گەلی کورد. ئەمێ بزانم ڕۆڵی بنەماڵە و کەسوکار و دەوروبەر چ ڕۆڵێکی هەیە لە دروستکردن و پێگەیاندنی کەسایەتیەکاندا. بسم الله الرحمن الرحیم. سواس و ستایش بۆ خی گەورە میهرەبان، درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئیسلام. سڵاوی خوا لە جەنابەت و لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام بێت. لە ڕاستیە سەرەتا دەمەوێ سڵاو و ڕێز بنێرین بۆ گیانی پاکی بەرزەفڕی پێشەوای کورد قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ کە ئێمە ئەمڕۆ لە دوای تێپەڕبوونی 70 ساڵ بەسەر شەهیدبوونی و لە سێدارەدانیدا دائەنیشین و باسوخواسی ئەەکەین. بێگومان سەرکردەیەکی وە کە باگراوەندێکی ئاینی و نیشتیمانی گەورەی هەیە و ئیلهام بەخشێکی گەورەیە و پێش هەموو شتێ لە ڕاستیە شانازیە، جێگەی شانازی و فەخرە بۆ هەموو کوردێک و پاشان بۆ هەموو کەسێکی مسلمان و بە تایبەت چینی زانایانی ئاینی و مێزەرسپیانی کوردستان کە لە مێژووی گەلەکەیانە دەیان و سەدان سەرکردە و ڕابەر و ئەدیب و نووسەر و قەڵەم بەدەست و خاوەنی مەوقیفی جوانی ئیسلامی و نەتەوەیی لە ناو زانایانە پەروەردە بوون کە قازی محەممەد یەکێکە لە قوتابیەکانی قوتابخانەی ئیسلام کە بێگومان لە دوای هاتنی پەیامی ئیسلامەوە لە ساڵی هەژدەی کۆچیەوە کە ئیسلام هاتە ئەم ناوچەیە وە گەلی کورد وە گەلێکی مەزلوم وە گەلێکی ستەملێکراو
وەک گەلێکە چەندین سەدە بوو دەچەوسێنرایەوە لە پێش هاتنی ئیسلامە کورد تەنها یەک دەوڵەتی بووە، ئەویش نزیکەی 150 ساڵێک تەمەنی بووە. بەڵام بە هاتنی ئیسلام بەڕاستی دەواازەیەکی گەورە لە سەربەستی لە ئازادی و لە دروستبوونی کەسایەتی گەورە لەگەلی کووردا دروست بوو کە چەندین شێخ و مەلای گەورە چەندین سەرکردەی گەورەی تیا دروست بوو. یەکێک لەو بنەماڵە گەورانە بنەماڵەی قازی محەممەدی ڕەحمەتیە کە هەر لە باو باپیرانیانەوە کەسایەتی ئاینی و کەسایەتی کۆمەڵایەتی و مصلیح و چاکساز بوون لەناو کۆمەڵگەکەی خۆیانە و بە تایبەت قازی محەممەد کە لەناو ئەم بنەماڵەیە دەرئەکەوێ ڕۆڵێکی گەورەی زیاتری هەیە لەبەر ئەوەی کە قازی ڕەحمەتی خوای لێبێ توانی دوو ڕەهەندی گەورە کە پێشتر زۆر خەڵک وای ئەزانی دژایەتی لە نێوانیانە هەیە، ئەویش ڕەهەندی ئاینی و ڕەهەندی نیشتیمانیە. ئەم دوو ڕەهەندەی لە ناو خەباتەکەی خۆیان جێ کردەوە و توانی ئیسیفادە لەم دوو ڕەهەندە بکە بۆ ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە چوارچرای مەهاباددا. و ئەگەر ئێمە سەیری وێنەکان و ئەرشیفەکان بکەین دەبینین ئەو کەسانەی کە لە دەوری قازین هەمووی زانایانی ئاینین و کەسایەتی کۆمەڵایەتی و کەسایەتی نیشتیمان پەروەرەکانی دەوروبەری خۆیەتی کە پشتیوانیان لێ کردووە. بۆیە بەڕاستی قازی وەک ڕەمزێکی نیشتیمانی و هەم ڕەمزێکی ئاینی کاریگەری گەورەی بنەماڵەکانی لەسەر بووە کە بنەماڵێکی مفتی بوون، قازی بوون، بنەماڵەیەک بوون کە گرنگیان بەلایەنی ئاینی وەلایەنی نیشتیمانی داوە کە ئەوەی لە پەروەردەی بنەماڵەکەیانە قازی وەری گرت بوو لە باو باپیرانیانەوە کە ئاین وەکو بڕگەیەکی گەورە وەک بنەمایەکی گەورەی ڕزگارکردنی مرۆڤەکان سیرکە و ئەرکی نیشتیمانیش بە ئەرکێکی ئاینی بزانێ و هەردووکیان تەواوکاری یەکتر بن. چکە لە حقیقەتە ئیسلامیش هەر ئەوەمان پێ ئەڵێ ئیسلام نەهاتووە دژایەتی هیچ قەوم و نەتەوەیەک بکە، بەڵکو هاتووە مافی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینەیە لە کاتێکە ئەچوون بۆ غەزا تەنانەت خصوصیاتی قەبیلە و هۆزەکانیشی ئەپاراست چ جای خصوصیاتی نەتەوەکان. لەبەرەوە قازی باش لە ئیسلام تێگەیشتە بوو و باش لە خەباتی نەتەوەی تێگەیشتە بوو. بۆیە هەردوو ئەم بوعدەی گرێدا بوو بەیەکەوە و ئاسەواری پەروەردەی باو باپیرانیشی بەڕاستی زۆر لەسەر پێشەوە قازی محەممەد بە ڕەحمەت بێت چۆن توانی پردێ لە نێوان ئەم دوو ڕەهەندەدا دروست بکە. وەکو جەنابەت فەرمووت کە لەو سەردەما خەڵکی وا تێگەیەنرابوون یا وا حاڵی بووبوون کە ئیسلام نەک هەر پارێزگای لە نەتەوەنەکە بەڵکو هەردووکیان دژی یەکن و پێچوانەی یەکن. قازی چۆن توانی ئەم دوانە بەیەکەوە گرێ بدا و پردێ لە نێوانیان دروست بکە. لە ڕاستیە بەداخەوە ئەو تێڕوانینەی کە ئێستا جەنابەت باسی کرد هەتا ئێستاش بوونی هەیە بە تایبەت لە ناو خەڵکانێکی سیکۆلارە کە وا ئەزانن گرێدان و پێکەوە پەیوەندکردن و ئاوێتەکردنی خەباتی ئیسلامی لەگەڵ خەباتی نەتەوەییە زۆر دژی یەکترن، چونکە بە تەسەووری ئەوان ئیسلام تێڕوانینێکی ئومەوی و فراوانی هەیە وەکو ئومەتێک سەیرەکە. لەبەر ئەوە جیایە خەباتی نیشتیمانی ناتوانێت لە ناو ئیسلامە جێبکاتەوە. بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ قورئان و بۆ فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و تێگەیشتنی زانایان لە ئیسلام پێچەوانەی ئەم بیر و بۆچوونە ئەبینین کە لە مێژووی خەباتی میلەتانی شەرقی ئەوسەتا بەتایبەت ئەگەر ئێمە باسی ناوچەکەی خۆمان بکەین هەموو ئەو خەباتکارانە ئەو تێکۆشەرانە ئەو ڕەمزە ئاینی و نیشتیمانیانەی کە خەباتیان کردووە لە پێناوی گەل و نەتەوەکانی خۆیانە هەر لە عومەر مختارەوە بیگرە کە خەباتجێڕێکی لیبی بوو و عەبدوڕەحمان کەواکیبی و دەیان و سەدان و لەناو کوردستانیشە شێخ سەعیدی پیران و لەوانەش ڕەحمەتی قازی محەممەد هەمووی بە جۆرە لە جۆرەکان پەروەردەی قوتابخانەکان و حوجرەکان و پەروەردەیەکی ئیسلامی و ئاینی کرابوون و لە ژینگەیەکی ئاینی زۆر گەورەدا دەوریان بینیەوە پەروەردە کراون و گۆش کراون. ئەمە وای نەکردو ئەوان دژایەتی قەومەکەی خۆیان کەن بەڵکو بە ئەرکێکی ئاینی گەورەیان زانیوە کە دیفاع لە نیشتیمانەکەیان بکەن و نەک دیفاع بەڵکو خوێنی خۆیان گیانی خۆیان بکەنە قوربانی لە پێناوی خەباتکردنی نیشتیمانە، چونکە هەموو يعني ئەمە مەفهومێکی واضحە لە قورئانە کە کاتێک ئەڵێ مافی خوا یعنی مافی خەڵک کاتێکە تۆ ئەڵێ لە تێکۆشان بکەی بۆ سەرخستنی پەیامی خوا یعنی بۆ ڕزگارکردن بۆ تحقیقی عەدالەت و دادپەروەری بۆ ڕزگارکردنی ئەو گەل و هۆزانەی کە ستەم لێکراون لەژێر دەستی زاڵم و ستەمکارەکانە دەریان بینی. خوای پەروەردگار حەزەتی موسا عەلەیهی سەلام کە یەکێکە لە پێغەمبەرانی ئولول عەزم دەینێرێ بۆچی
دەینێرە بۆ لای فرعون کە یەکێک بۆ لە زاڵم و ستەمکار و خوێن ڕێژەکان لە سەردەمی خۆیدا داوای چی لێ ئەکا دوای ئەوەی کە داوای ئەوەی لێ ئەکا باوەڕ بە خوای تاک و تەنها و بە پێغەمبەرەتی حەزەتی موسا بێنێ داوای سێهەمی داوایەکی قەومی و نەتەوەییە ئەن ئەرسل معی بەنی ئیسرائیل ولا تعذبهم کە بەنی ئیسرائیل کۆتایی بۆ زوڵم و ستەمە بێنێ لەسەر بەنی ئیسرائیل قازی و دەیان و سەدان نمونەی وەکو قازی کە بە باگراوەندێکی ئاینی پەروەردەیەکی ئاینی گۆشکراون ئەم ڕووداوانە کاریگەریان لەسەریان هەیە بەم شێوەزە پەروەردە بوون کە ئەگەر پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ خوا فەرمانی پێکردون بۆ ئەوەی بێن قەومەکانی خۆیان ڕزگارکەن لە دەستی زوڵم و ستەم و پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام فەرمووی خەیڕکم المدافع عن عشيرته ما لم يأثم باشترین ئینسانی ئەو کەسەیە کە پێش هەموو شتێ دیفاع لە دین و لە شەرەف و لە کەرامەت و لە ناموسی گەل و نیشتیمانەکەی خۆی بکا بەمەرجە تووشی گوناه نەبێ لەبەرەوە قازی و دەیان و سەدان سەرکردەی ئێمە بەڕاستی پەروەردە بوون لەسەر ئەم مەفهومە کە ئیسلام هاتووە بۆ ڕزگارکردنی گەل و نەوتەوەکان بۆیە قازی توانی زۆر بە جوانی ئەم دوو مەفهومە مەفهومی خەباتی ئاینی وەخەباتی نیشتیمانی پێکەوە گرێ بدا و ئەو کۆبوونەوەی ئەو هەموو زانایش لە دەوری بەڕاستی کاریگەری ئەو مۆزوعە بوو لەسەریکە پەروەردەیەکی ئاینی وتوانی و کاریگەریشی هەبوو ئەتوانین بڵین قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لەو ڕەمزە گەورانەی کە تەعسیلی ئەوەی کردووە تەعسیلی شەرعی ئەوەی کردو کە خەباتی ئاینی و خەباتی نیشتیمانی پێکەوە گرێدراوە بە معنایەکی تر ئەتوانین ئەمە بڵین کە هەندێک کە زۆ ئەزانن ئەوە با بڵین لایەنە ئیسلامیەکانن کە بیدعەیەکیان داهێناوە شتێکی نوێیان داهێناوە کە داوای ئەوە ئەکەن خەباتی ئاینی و خەباتی نیشتیمانی پێکەوە گرێ بدەن لە ڕاستیە ئەمە بیدعەیەک نییە دایان هێنابێ ئەوە شتێکی نوێ نییە کە دایان هێنابێ ئەوە لە شێخ سەعیدی پیرانەوە بیگرە کە لە دیاربەکرا ملی کرا بە قەنارەیە کە کەسایەتێکی ئاینی بوو لە شێخ مەحمودی حەفیدەوە بیگرە لە قازی محەممەدەوە بیگرە ینی هەموو ئەمانە بەڕاستی سابقەیەکی گەورن بۆ گرێدانی خەباتی ئاینی و خەباتی نیشتیمانی ئەم دوانە تەواوکاری یەکترن بێگومان مامۆستا بۆچی تا ئێستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە عومەر موختار ڕەحمەتی خوای لێبێ عەبدوڕەحمان کەواکیبی و ئەو شۆڕژگێڕەکانی تونس و جەزایر و ئەوانەی تر ئێستێمە بمانەوەی نەمانەوەی لە جیهانی ئیسلامیا وەکو سمبولێکی ئیسلامی ئەگەر چی بۆ خزمەتکردنی میلەتەکەی خۆیان بەگەژ بۆ نمونە سوپای ئیتالیا و فەڕەنسا و وڵاتە داگیرکردەکانی ترا ڕۆشتونەتەوە ئێستا لە سەرانسەری جیهانە لای موسڵمانان سمبولی ئاینین ئەگەر چی بۆ نەتەوەکی خۆیان تێکۆشاون بۆچی قازی محەممەد هێشتا لای خۆشمان جێگەی گومانە نەمانتوانێت بەرگێکی وەکوڵە ئیسلامی شۆڕژگەڕێتێکی ئیسلامی بەسەرا ببەخشین بە کێشەشمان نەبێت کە بۆ میلەتەکەی خۆی تێکۆشا بێ زۆر ڕاستە بەداخەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی دلی ئێمە بەشێک لە تێگەیشتن و عقلیەتی بەڕاستی کە ئەمە جێگەی داخەوە جێگەی ڕەخنەوە بە خۆداچوونەوەیە ئەوەیە کە ئێمە بەڕاستی نەمانتوانیوە سوود لە شۆڕژگێڕ و خەباتکارەکانی گەلی خۆمان ببینین ڕەمزەکانی خۆمانمان شکاندووە کەسایەتی مێژوەکانی خۆمانمان پشتگوێ خستووە خەڵکی تر ئەچێ کۆنفرانس و شتی گەورەی لەسەر ئەگرێت و دراسە لەسەر ژیانیان ئەکا ئێمە نەمانتوانیوە ئەمە خاڵێکە کە بەڕاستی ئەبێ هەموو کوردێک هەموو ئینسانێکی مسلمان بەخۆیان بچێتەوە کە ئێمە بەڕاستی کەمتر خەمین لە بەرامبەر ئەم جۆرە کەسیاتیانە بالفعل قسەکەی جەنابتەکە ئەوانەی کە خەباتێکی نیشتیمانیان کردو بۆ گەلەکانی خۆیان وەکو ڕەمزێکی ئاینی سیر ئەکرێن لە جیهاندا بەڵام ئێمە ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بەشێکی بەڕاستی بێئینسافی سیاسیەکانمانە یعنی سیاسیەکانمان تر نازانم وەکو بڵێ هەست بە گرنگی ئەم مەوزوعە ناکەن یان بە ئەنقەس ئەم مەوزوعاکەن تەنانەت ئێمە نەمانتوانیوە کەسایەتیەکی وەکو سەڵاحەدینی ئەیوبی سوود لێ وەربگرین زۆر جار دژایەتیشی ئەەکەین کە لە کاتێکە لە سەردەمی ئەوە لە سەردەمی خەباتی ئەوە بێزگە خەباتی ئاینی هیچ خەباتێکی تری قەومیەت نەبووە تا ئەو ئیتیهام بکەین بۆی کە خزمەتی نەتەوەکەی خۆی نەکردووە بەڵام تەماشاکەی ئێمە سیاسەکانمان نەیانتوانیوە ئەم جۆرە کەسایەتیانە بکەن بە ڕەمز ئیسفادەیان لێ بکەن ئەوە بۆ خۆی جۆرێک لە پرسیارە لەسەر عقلێت و لەسەر تێگەیشتنی ئێمە کە زۆرێک بەڕاستی لە زانایان لەو کەسانەی کە ڕۆشنبیرن ئەو ڕخنیان لە عقلێت و لە جۆری بیرکردنەوەی ئێمە گرتووە وەکو کورد کە بەداخەوە ئێمە تەنانەت نەمانتوانیوە کەسایەتیە کاریزمایەکانی مێژووی خۆشمان گەورەکەین و حەقی خۆیان پێ بدەین نەک گەورەیانکەین تەنانەت نەمانتوانیوە حەقی خۆیان پێ بدەین بۆیە نەمانتوانیوە بیان ناسێنین چەندین سەدان کەسایەتی شۆڕژگەڕ
کەسایەتی زانستی وەکو کەسایەتی وەکو مجتهید بەڕاستی وەکو عاریف و خواناس هەمانە بەڵام نەمانتوانیوە ئیستیفادەیان لێ بکەین کە الحەمدولله هەنگاوێک هەیە بەرنامەیەک هەیە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە بە جۆرێ لە جۆرەکان سوود لە کەسایەتیە ئاینی و کەسایەتیە زانستی و ئەدیبی و نیشتیمانیەکانمان ببینین بەڵام هێشتا لە ئاستی تەمۆح و لە ئاستی پێویستان نییە. مامۆستا ئەم بێمروەتی و بێمنەتیەی سەرانی بۆ منە سیاسی کورد لە بەرامبەر بە زاناکانمان بەرامبەر بە شۆڕژگێڕە ئیسلامیەکان ئێمە بمانەوێت نەمانەوێت سەرەداوی ئەم شۆڕشەی کە ئێستا ئێمە بۆمە بەرهەمەکەی ئەگەر بچنینەوە یان بتیایین بمانەوێت نەمانەوێت لە کەسایەتی ئاینیەکانەوە هەر لە بنەماڵی نەهریەکان و شەمزینی و نازام حەفید و شێخ سعیدی پیران و قازی محەممەدەوە بە تەنان بە کەسایەتی ناسیۆنالیستەکانی کورد بۆ ئەمڕۆ گەشتووە. بۆچی سەرانی کوردیا خۆمان بێمروەت و بێمنەتین لەو کەنزە یان لەو گەنجینە بەبایەخەی زانایانی کورد؟ لە ڕاستیە جۆرێک لە تێنەگەیشتن و نەحاڵی بوون و جارێکی هەندێک جاریش دەستی ئەنقەستە یعنی بەتایبەت ئەو کەسانەی کە بە جۆرێ لە جۆرەکان نایانەوێ ئیسلام وەک پەیامێکی ڕزگاری خواست بناسێنن لەبەرەوەی باگراوندێکی هینیان هەیە سایکۆلۆژیان بەرامبەر حاڵەتێکی سایکۆلۆژی نەفسی خراپیان بەرامبەر ئیسلام و بەرامبەر مسلمانان هەیە بۆیە بە جۆرێ لە جۆرەکان ئەیانوێ هەموو ئەو خەباتکارانەی کە باگراوندێکی ئاینیان هەبووە وەکو بڵێ پشتگوێ بخەن و احتیمامیان پێ نەدەن و دەور و کاریگەری ڕۆڵیان لە مێژووە بسڕنەوە. لە ڕاستیە یعنی مامۆستا غەریب لە پارچە پەخشانێکە جوان ئەوەی هۆنیوەتەوە کە بەڕاستی ئیسلام هەوێنی خەبات و تێکۆشان بووە و هەوێنی ڕزگارکردنی ئینسانەکان بووە. گەر ئیجازە بەی کورتێک لەو هینە بخوێنمەوە کە چۆن خەباتکاران و زانایان و شۆڕژگێڕەکان بە درێژایی مێژووی کورد بەڕاستی هەوڵ و خەباتی گەورەیان داوە بۆ ڕزگارکردنی میلەتەکەیان و خودی هاتنی ئیسلام بەڕاستی ئەو خۆرە بوو کە خۆری ڕزگاری بوو کە مێژوو دەڵێ مێژوو ئەڵێ کە ئیسلام هات کورد دوای 6 سەدە لە نوشستی هەستایەوە ونبووی خۆی دۆزیەوە و لەسەر پێی خۆی وەستایەوە ئیتر لە سایەی ئیسلامە بەدەیان سەدە تێپەڕی کورد خاوەنی پاشا و میر و دیوەخان بوو خاوەن ناو و خاوەن نان بوو سەرکردە و مردی مەیدان بوو زانست دۆست و ئەدیب و خامەڕەوان بوو کوردستانی گەش و وەش و ئاوەدان بوو تا ئەو ڕۆژەی کە جڵەوی حکومداری لە دەستی ئیسلام داکەوت ئەو ڕۆژە هەموو ئەم ئومەتە خەوێکی قوڵی لێکەوت ئیتر ئەفسوس کوردی هەژار باوکی مرد و هەتیو کەوت هەتیوێکی بێناسکراو بەرگ شڕ و میرات خوراو خوشک و برای هەناسە سارد لە یەک دابڕدابڕ کران بە ئاردی ناو دڕک کران میرنشینیان تواندەوە و دەفتەری مێژوویان دڕاند دۆزەخێکیان بۆ داخستن خەوی چاویان وەها زڕان لەم جیهانە باز بوو بە باسی کوردقڕان لەو کوردستانە گەورەدا کەس سەرکەسی نەتەپەرژا خوێنێکی بێ ئەمان ڕژا بە هەزاران کە لەسەری لاوان پژا شار و گوندی خاپور کرا ڕۆڵە لە دایک ون کرا خانمی لێ ئەتک کرا کاتێک کە دوژمن زانی هەر کانی و ئاو و باخێکی هەر دەشت و گرد و شاخێکی مەیدانێکی بەرخودانە یا جێی چاولێکنانێکە لە مەیدانی دیاربەکر و موهابادا پەتی سێدارە هەڵخرا ملی شێخەکەی پیران و قازی ڕەحمەتی پیاکرا. لە ڕاستیە ئەم بێمروەتیە ئەم بێ ئینسافی کە هەندێک لە خەڵک هەندێک لە لایەن هەیەنە بەرامبەر کەسایەتی و ئەمە بێ ئینسافیە بەرامبەر تاریخی کورد بەرامبەر هەموو مێژووی کرد بەرامبەر ئەو ئیسلامە پاک و جوانەی کە هەوێنی برایەتیە هەوێنی ئاشتی کۆمەڵایەتیە هەوێنی خەبات و خەباتگێڕیە مزگەوتەکانمان تەکیەکانمان خانەقاکانمان زانایانی ئاینیمان هەموو ئەم جۆرانە بەڕاستی سنگەری گەورە بوون کە لە ڕوبەڕووبوونەوەی ئەوەی نیان هێشتووە ئەم کوردە لە ڕووی عەقیدەییەوە لە ڕووی ئەخلاقیەوە شکست بێنێ چونکە تەنها شکستی سیاسی نییە
جاری وهەیە دەوڵەتێک لە ڕووی سیاسیەوە سەرکەوتنی بەدەستێناوە بەڵام دوژمنەکەی توانیوەتی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی سلوکیەوە لە ڕووی پەروەردەوە ئەو بەرامبەرەکەی دوژمنەکەی داڕمێنێ لێکی بترازێنێ ئەو هەوێنە ئەوەی کە ئیسلام بەڕاستی لە ناو گەلی کووردا کردوێتی هەوێنی یەکڕیزی و خۆشەویستی و مەحەبەت و پاراستنی خێزان و بەها کۆمەڵایەتیەکان و هەوێنی خەبات و خەباتجێڕی و پەروەردەیە کە تەعسیلێکی شەرعی بۆ خەباتی نیشتیمانی ئەکرێ بەڕاستی هەر کەسێک بئینصافی بەرامبەر ئەمە بکە هەر کەسێ بێوێ ئەم خەباتە پشتگوێ بخە وەلای بخە ناتوانێت ئەوە بئینصافی بەرامبەر تاریخی ملەتێک کە 1400 ساڵە لەگەڵ ئەم ئاینەیە لەگەڵ ئەم دینەیە ئاوێتە بووە ئەم دینە هەوێنی بەرخۆدان و خەباتکاری و دژمنایەتیکردنی زۆڵم مستەم و نادادی بووە. مامۆستا هەموو کادەبینین شۆڕشەکانی کورد پڕ بووە لە کەسایەتی ئیسلامی و زانا و عەمامە بەسەر. ئەم هۆکارە لە چێوە سەرچاوی گرتووە؟ ئایا ئەم شۆڕژگێڕانەی کوردیا ئەم کەسایەتیان زانیویانە کە ئیسلامی پیرۆز چەکێکی باشە یان چەکێکە بۆ مقاومەت و خۆبەرگریکردن لە خۆ یان چه هۆکارێ وای کردووە کە هەمیشە بەجلی مەلایەتیەوە بە زانایەتیەوە بێنە نێو مەیدانەکە و پێشی جەماوەت بکەون بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی؟ بێگومان ئەمە تاکتیک نییە. ئەمەی کە زانایان لە بە درێژایی مێژوو هەڵساون بەم کارە ئەمە تاکتیک نییە بیانەوێ وەکو بڵێ ڕەمزێکی خەباتجێڕی بە ئیسلام بدەن. ئەمە هەر خودی ئیسلام وایە، یعنی خودی ئیسلام ئینسان وا پەروەردە ئەکا ملنیا بۆ زوڵم مستەم. خودی ئیسلام ئینسان وا پەروەردەکە ئینسانێکی ئازاد بێ. خوایە کە بەو عەزەمەت و گەورەیی خۆی ئازادی لە دینە لا ئیکراها فی الدین دەبەخشێ ئازادی لە دینە لە قەومیەتە جەعلێکی خواییە. یعنی زانایان کاتێک کە دراسی قورئان و ژیانی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە حەقایق و لەسەر کۆمەڵێک بنەما و چەمک پەروەردە ئەبن. یەکێک لەو چەمکانە ئەوەیە کە ئیسلام هاتووە دانی ناوە بە خصوصیەتی هەموو قەوم و میلەتێکە. ئیسلام نەهاتوە بۆ ئەوەی کە قەومێک زاڵکە بەسەر قەومێکی ترا. ئەلا لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي. ما پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەجەت الوداع لە چەندین مناسباتە ئەم بابەتەی دووبارە کردوێتەوە. الناس سواسية كأسنان المشط. ئینسانەکان یەکسانن لە حقوق و لە مافە یەکسانن. کاتی ئیسلام لە قوتابخانەی ئیسلامە لە قوتابخانەی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام کەسێ پەروەردە ئەبێ ناتوانێت دژایەتی قەومەکەی خۆی بکە. ناتوانێت یعنی ئەمە بەشێک لە لاوازی ئیمانە ئەگەر دژایەتی قەومەکەی خۆی بکە، بەڵکو ئەبێ ببێتە قوتابخانەیەک بۆ دروستکردنی کەسایەتی بۆ ڕزگارکردنی قەومەکەی خۆی، هەروەکو چۆن پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ قەومەکەی خۆیانیان ڕزگار کردووە دیفاعیان لێ کردووە. لەبەرەوە زانایان و ڕۆشنبیرانی مسلمان و ئەو کەسانی کە باگراوەندێکی ئاینیان هەیە لە هەموو چین و توێژەکان لە شێخانی طەریقەن لە بنەماڵەی موفتی و قازیەکان لە بنەماڵەی زانایان پێکەوە بەڕاستی هەمویان لە قوتابخانەی ئیسلامە پەروەردە بوون لەسەر ئەوەی کە خەباتی ئاینی و خەباتی نیشتیمانی دووشتن تەواوکاری یەکترن، شتێکم متەکاملن، دووشتی نین دژی یەک بن وەکو ئاوە ئاگر نین. ئەم دوانە ئەبێ کۆ بکرێتەوە. لەبەرەوە قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ، شێخ سەعیدی پیران، مامۆستا سەعیدی نەورەسی، چەندین زانا و کەسایەتی ترمان هەیە کە مێژووی کورد ئەگەر خەباتجێڕەکانی ناو قوتابخانە و مەدرسە و حجرەکان و مێزەرسفیەکان و ئەم شتانی لێ دەربێنی چی ئەمێنێتەوە؟ ئەگەر لە ناو ئەدیب و نووسەر و شاعیرەکانمانە کەسایەتی ئاینەکانی لێ دەربێنی چێمان ئەمێنێتەوە؟ بەڕاستی نە ڕەمزێکی نەتەوەییمان ئەمێنێتەوە، نە ڕەمزێکی ئاینیمان ئەمێنێتەوە، نە ڕەمزێکی هونەری گەورەمان دەمێنێتەوە. کەواتە ئیسلام قوتابخانەیەک بووە کە ڕۆڵەکانی ئەم میلەتە لە هەر بوارێکا دەستیان ناوەتێ ئیسلام پشتگیری کردن. ئیسلام پایەکی گەورە بووە لە پەروەردەکردیان بە ئاراستەیەکە دوجار قازانج و بەرژەوەندی و ئیسفادەکەیان بڕژێتەوە ناوچی ناو خەباتی کوردایەتی و خەباتی نیشتیمانی خۆیان. سار وەکو پێشتر ئاماژەمان پێ کرد زۆر لە خەڵکی و تەنانەت بەشێ لە مسلمانانیش یان لە کەمتەرخەمی خۆیان یان هەوڵ ئەدەن لایەنی ئاینی یا بوعدی ئاینی لە کەسایەتی قازی محەممەددا دابڕن یان جیای بکەنەوە. لە کاتێکا بۆ منە ئێستا من سەی ژیانەکەی قازیم کەسەیەکەم کەسایەتیەکە هەر وەکو هەر کەسایەتێکی ئیسلامی خاوەن شەو نوێژ خاوەن زیکر و ورد و دوعاکردن و مناجاتە لەگەڵ خوایە.
دەرکەوتنی قازی محەممەد لەو سەردەما تەنانەت بە جبە و ئەمامەی سەریشەوە لەوەی ئەم باشترین شایەتیدان بێ دەرکەوتنی ئەم کەسایەتی ئەم کارێزمایی کورد بە جل و بەرگی مەلایەتیەوە لەو سەردەما چیمان پێ ئەڵێ و چی لە پشت ئەمەوە هەیە ئەوەمان پێ ئەڵێ کە بەڕاستی مێژووی کورد پڕێتی لەو جۆرە خەباتکارانە کە هەرگیز ئەوانەی کە ئەو هەوڵە نەزۆکانە ئەدەن بۆ ئەوەی خەباتی نەتەوەیی و خەباتی ئاینی لێکدا بڕنن و بیکەن بە دووشتی دش بە یەک هەرگیز ناتوانن چونکە تۆ ناتوانی مێژووی گەلێک خەباتی نیشتیمانێک هەوڵ و تێکۆشان و بەرخودانی چەندین کەڵەزانای گەورە ئەمانە پشتگوێ بخەیت و فەرامۆشیان کەی لەبەر ئەوەکو بڵێ دژایەتیکردنی شتێکی مستەحیلە شتێکی زۆر زۆر قورسە یعنی هەر کەسێک کە بەڕاستی هەر ڕەمزی جلوبەرگی قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و کەسایەتێکاتر کە وەکو جلوبەرگەکەیان ڕەمزێکی گەورەیە ئەگەر تەمەشا بکەین بەشێک لە وتاری پێشەوە قازی محەممەد لە ئاهەنگی ڕاگەاندنی کۆماری کوردستانە بزانە چۆن هەردوو لایەنەکەی پێکەوە گرێ داوە ئەڵێ چی ئەمە لە کتێبی کۆماری کوردستان و پێشەوە قازی محەممەد کە دکتۆر عومەر عەبدولعەزیز نووسیەتی لە کۆتاییەکە بەشێک لە وتارەکەی قازی محەممەدی ئەهێنێ ئەڵێ ئەو کەسانەی کە لە ڕەحمەتی خودا مەیوز بوون و دەیانگوت ئازادی کوردستان لە عەقڵ دوورە چاویان هەڵهێنن لەسەر بانە بەرزەکانی کوردستان بەیداخی عیزەت و شەرافەتی نەتەوەی کورد تەماشاکەن و ئیمانی خۆیان بە فەرمایشتی خودا و پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم قایم کەن کە دەفەرمون مسلمان سعی لە ڕێی ئێمەدا بکات ئێمەش موفەقی دەکەین لێرەدا ئامادەبووان هوتافێک دەکێشن پاشان پێشەواڵێکی ئەڵێ برایانی خۆشەویست لە هەموو شتێک لازمتر لە ناو میلەتی کوردا حفظی ئاینی ئیسلامە هەر مسلمانێک حفظی دینی لە نەزەر نەبێ خوای متعال موفەقی ناکات لازمە نەتەوەی کورد بە کەماڵی دڵگەرمی بۆ پێشڕەفتی ئوموری دینی سعی کۆشش بکەن هەتا خوای متعال لەو بەیداغە مقدر بە تەواوی معنە موفەقمان بفەرمێ يعني پشت بەستن تەوەکل بە خوای گەورە بە وعد و بەڵێنانەی کە خوا داوێتی يعني إسلام أم وەکو ڕوو لە خەڵگەکات کەوا ئەو خەڵکەی مەیوس و نائومێد بوون لە سەرکەوتنی کورد کەواتە پێیان ئەڵێ کە ئیسلامی پیرۆز ڕۆحە بۆ جەستە بێ ڕۆحەکان یان زیندووکەرەوەی بۆ شۆڕشەکان ئەوەمان پێ ئەڵێ قازیەوە قازی نەک لە وتاری ڕاگەیاندنی کۆماری کوردستانە ئەم قسانە ئەکا تەنانەت لە وەسیەتنامەکەیدا زۆر باش لە دوا ساتەکانی ئەوەی کە گیانی خۆی ئەکا بە قوربانی زۆر بە شەرەفمەندانە زۆر بە عیزەتەوە بەدەم دوعا و نزا و پاڕانەوە بەدەم نوێژەوە بەدەم زیکرەوە بەو پەڕیشانازیە خۆی پەتیقەنادا خاتە ملی خۆی لەو کاتەشا مەیوس نییە لە نێوان ئەم دوو شوێنەدا ئەم دوو وێزگەی دەست بەکاربوونی قازی وەکو پاڵەوانێکی کوردایەتی و ئەو وێزگەی کە ئەچێتە سەرپەتی قەنارە بەسەری بەرز و ئەستۆی بەرزیەوە یانزەمان کۆماری کوردستان پێم خۆشە بزانم پێگەی ئاین لەم یانزەمانگا لە کاروباری قازی محەممەدا لە ئەجێندا و کارکردن و بەرنامە و پلانی قازی محەممەد لە یانزەمانگی کۆمارەکەیدا چ پێگە و ڕۆڵێک بە ئاینی ئیسلام دراوە لە ڕاستیە قازی ڕەحمەتی تەنها کەسایەتێکی ئاینی نەبووە کەسایەتێکی تەنها سیاسیش نەبووە کەسایەتێکی زۆر ئیداری یعنی ئەوانەی کە دراسی ئەو ساڵە لە تەمەنی کۆماری مەهابات و کۆماری کوردستانە ئەکەن یعنی تەنانەت حتا لە ئاڵاکەیشدا ئەگەر سەیری ڕەمزی ئەو ئاڵایی کە ئێستا هەمانە دوو شتی لە ئاڵاکەی کۆماری کوردستان جیاوازە چکە ئەو ڕەنگەکانی تەواوە خۆرەکەش تەواوە بەڵام دووشتی تیاریە یەکەم لە ئاڵاکەی کۆماری کوردستانە قەڵەمێکی تیا بووە پێنووسێکی تیا بووە و دوو گوڵە گەنمیشی تیا بووە کە ئەگەر وەکو بڵێ دراسەیەکی ئاڵاکە بکەین خوێنەکە ڕەنگە سوورەکە نیشانەی خەبات و تێکۆشانی ئەم گەلی کوردێ بۆ گەیشتن بە ئاواتەکانی خۆی ڕەنگە سپیەکە ڕەنگی پاشی و دەروون پاشی کوردەکە بەڕاستی لە بەرامبەر هەموو قەوم و میلەتێکە کورد قەومێکی زۆر دڵپاکە زۆر هەستناسکە و هەروەها خۆرەکەش بەڕاستی نیشانەی ئەوەیە کە ئەم کوردستانە بە خۆری زەردی ئاسمان هەمیشە ئەگەژێتەوە و پێنووسەکەش گرنگیدانی قازی محەممەد و ستافی ئیداریە بە مەسئلەی تربیەت و تعلیم لە ناو کۆماری کوردستانە کە جێکەوتەی گەورەی هەیە کە بەداخەوە ئێمە لە دوای چەند ساڵ 22 ساڵ لە دروستکردنی هەرێمی کوردستان تازە بە تازە ئێمە پاشەکشێ لە بواری پەروەردە و لە بواری تربیە و تعلیمە ئەەکەین
خۆمان بەدەستی خۆمان ئەم بوارە گەورەیە کە زۆر زۆر گرنگە لە هەموو سەرکەوتنی هەموو خەبات و هەموو گەلێکدا ئێمە خۆمان جارێکی درێن تێکی ئەشکێنین هەمومان وازحە لە بەرچاومانە بەڵام لە کۆماری کوردستانە پێنووز یەکێک بۆ لە ڕەمزەکان ڕەنگی دووگوڵە گەنمەکە ڕەمزی ئاوەدانی و ئەم هەموو بەرەکەتە خواییە بۆ کە لە ناو خاکی کوردستانە کە جۆرێک لە بەهشتی خواییە ڕازاوەتەوە هەموو ناز و نیعمەتەکانی خوای گەورەی تێدایە ئەین تەمەشاکە هەل لێوە لە ڕەمزەکانەوە و گرنگیدانی بە تربیە و تعلیم و گرنگیدانی بە مزگەوتەکان قازی ڕەحمەتی تەنانەت لە یەکێک لە وەسیەتەکانیە وەسیەت ئەکا سێشت بەلای خەڵکەوە بەلای کوردەوە زۆر زۆر گرنگە و ئەبێ جێگەی ئیحتیمامیان بێ یەکەمیان مزگەوت دووەمیان قوتابخانە سێهەمیان نەخۆشخانە کە ئەڵێ ئەمانە مهی خۆتانن کە بەداخەوە ئێمە زۆر جار لە کاتی خەبات و ڕاپەڕینەکان دانت دەستمان نەپاراستووە یعنی لە خەستەخانە لە قوتابخانە لە هەموو ئەم جۆرەشتانە بەس ئەو لەو کاتەیە ئەهەمیەت و گرنگی مزگەوت و قوتابخانە و نەخۆشخانەی بۆ دەرەکەوێت چونکە مزگەوت شوێنی تیمارکردنی دەرونی ڕۆحی ئینسانەکانە مەسا حتا بەشە لە شۆڕژگەڕستی کۆلارەکانیش هەر لە مزگەوتە هەمویان بەڕاستی ئیسلاحەتیان کردووە خەباتیان کردووە ینی مزگەوت قازی ئەمەی زانیوە مزگەوت بۆ بەهێزکردنی دەرونی ئینسانەکان هیمەتی مرۆڤەکان دروستکردنی کەسایەتی نەتوانەوە مەیوس نەبوون مزگەوت ڕۆڵێکی گەورەی هەیە و هەروەها قوتابخانە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکان و نەوەکانی دوار ڕۆژمان و نەخۆشخانەش بۆ تیماری جەستە چونکە العقل السلیم في الجسم السلیم یعنی ئەمەی هەست پێ کردووە کە ئەم سیانە تەواوکار یەکترن گرنگیدان بەم سێ بوارە بەرنامەدانان لە نزیکەی ساڵێک کۆماری کوردستان دراسەی کە زۆر بە جوانی توانیەتی لایەنی ئیداری گەشەکردنی لایەنی کۆمەڵایەتی گرنگیدان بە پەروەردە بە تربیە و تعلیم بە مزگەوتەکان بە هەموو چونی توێژەکان تەنانەت غیرە مسلمانەکانیش بەڕاستی هەستیان کردو بوونیان لەناو ئەم کۆمارەیە بوونێکی شەرەفمەندانەیە هەمیشە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو سەیرەکەین نێیارانی کورد بە تایبەت تورک و فارس و عەرەب ئیسلامیان کردوتە چەکێک بۆ دژایەتی میلەتەکەمان بۆ کافرکردنی میلەتەکەمان حتا ئەو هێرشانەی کە ئێهێنە سەر کوردستان بە ناوی سوپایەکی ئیسلامی یان دروشمێکی ئیسلامی یان ناوی سوورەتێکی قورئانەوە دژایەتی میلەتەکەمانەکەن قازی محەممەد چۆن توانی ئەم تێگەیشتنە نادروستە بگۆڕێ ئیسلامی پیرۆز لە دژایەتی و تواندنەوەی میلەتی کوردەوە بگۆڕێ بۆ چەکی بەرگری و وەڵێ بیکاتە چەکێک بۆ بەرگریکردن لە میلەتەکەی خۆی ئەو کەسانەی و ئەو لایەنانەی کە لە مێژووی خەباتی کووردا دژایەتی کوردیان کردووە هەم لە ڕووی قەومیەتەوە هەم لە ڕووی نەتەوەیی و نیشتیمانی و هەم لە ڕووی ئاینیەوە خەڵکانێک بوون معلوم و ئاشکرایە مێژویان تاریخیان ڕابردویان ئاشکرایە کە کەسانێکی بەڕاستی ملتەزیم نەبوون بە جۆرێک ویستویانە بە تیرێک دوو نیشانە بشکێنن کاتێک هاتووە دژایەتی قەومی کوردی گەلی کوردی کردووە و بە ناوی ئاینیشەوە کردوێتی لێرەدا هەم دژایەتی گەلی کوردی کردووە و ستەمی لە کورد و کوردستان کردووە لەگەڵ ڕووخاندنی گوندەکاندا قوتابخانەکانە مزگەوتەکانی خۆم نهاتوە مزگەوتەکان تعمیر کاتەوە لە هەموو لادێکانە مزگەوتەکانی لە پێش هەموو شوێنەکانە ڕووخاندووە و لاپەڕەکانی قورئانی تێکەڵ کردووە بە سەریەکە لەگەڵ داروپەردووی دیواری مزگەوتەکانە تێکەڵی کردووە لەبەرەوە ئەوان ویستویانە حیزبی بەعس کاتێکە ناوی ساڕوخەکانی ئەنا بە ناوی عەباس و حوسەین و چیەوە یا ناوی جەنگەکان یا قادسیە یا ئەنفال یا چی ئەمانە هەدەفێکی لە پشتەوە بوو کە بە جۆرێ لە جۆرەکان بێوێ ئیسلام بکا بە مڵکی خۆی و بە ناوی ئیسلام و دژایەتی قەومی کوردکە وئیلا ئەوەی کە ئەوان کردویانە ڕاستە ئەوان توانیویانە بە جۆرێ لە جۆرەکان بەڵام خەباتگێڕانی کورد و لەوانش قازی محەممەد و سەرکردە ئاین پەروەر و نیشتیمان پەروەرەکانی کورد هەر زوو لەو پیلانەی دژمنانی کورد تێگەیشتون بۆیە ئەوانەی کە بەڕاستی جوان لەو پیلانە تێگەیشتون نەک لە زمیان نیا و بەدەست دژمنەکانەوە کە ئەمانیش بێن بە جۆرێ لە جۆرەکان دژایەتی ئاینی میلەتەکەیان بکەن بۆ ئەوی شەرعیەت بدەن بە ئەو کارێک کە دژمنەکانیان نیکەن پێشەوە قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ بە عەمەلی
پیلانی دوژمنانی هەڵوەشانەوە کە ویستویانە بە ئیسلام و بە ئاین دژایەتی قەومی کوردکەن ئەو بە جلوبەرگی مەلایەتیەوە بە علم و زانستی شەرعیەوە بە لە خۆکۆکردنەوەی زانایان و ئەهلی فتووە و ئەهلی قەڵەم و ڕۆشنبیرانەوە توانی ئەوە بسەلمێنێ بە دوژمنانی کورد کە ئێوە خەیاڵتان خاوە کە بتانەوێت کورد و ئیسلام دابڕن لێک و بیانکەن بە دوژمنی یەکتر ئێوە ناتوانن کورد 1400 ساڵە لەگەڵ ئەم ئاینەیە ئاوێتە بووە هەر هەوڵێک بدرێ بەڕاستی هەوڵێکی کاتیە و هەوڵێکی نەزۆکە و مێژوش ئەو ڕاستی سەلمان بڵێ مامۆستا پێم خۆشە بچینە لای نەبەردی و ورەبەرزی و غیرەتی بەرزی قازی محەممەد. ئیسلامی پیرۆز هەمیشە هەوڵی داوە شوێنکەوتوەکانی ئەگەر چی لەژێر زەخت و فشارێکی جەستەیا بن بەڵام هیچ کاتێ ڕۆحیان زەلیلانە نەبێ وە کۆڵە عیزەتی نەفسیان نەفرۆشن. حتا ئەو وێنەی کە قازی محەممەد ئاوا دەکاڵێەوە خۆی بۆ پەتی سێدارە حاضر کردووە کە ئینسانێکی زۆر ورەبەرز و بەغیرەت و حتا خۆی فەرمێ من لە زووە و خۆم بۆ ئەوە ئامادە کردووە کە بە باوەشی ئاواڵاوە پێشوازی لەو مردنە سەربەرزانەیە بکەم کە لە ڕێگەی ئازادی میلەتەکەمدا دەکوژرێم. لە شوێنی ترا فەرمێ ئێوە قازی محەممەدێک دەبژن بەڵام بزانن لە هەر تونۆکە خوێنێکی من قازی محەممەدێکی ترشین دەبێتەوە بۆ برەودان بە خەباتی کورد. پێم خۆشە بزانم ئەم غیرەتە ئەم نەترسان لە مەرگ و لە دوژمنە لەکوێوە سەرچاوی گوتۆ کە قازی پەیڕەوی لێ کردووە و بەردەوام بە کەسێکی شەهامەت و بە غیرەت ناسیومانە. بێگومان ئەگەر ئێمە قیمە و لوتکەی شەهامەت و ئازایەتی و جورئەت و نەبەردی و خەباتگێڕی قازی لەوەدا خۆی ئەبینێتەوە کە ئەیتوانی خۆی ڕزگارکە ئەیتوانی وڵاتەکە بەجێ بێڵێت و بەڵام نەیکرد. بۆچی نەیکرد؟ خۆ پێشیان وت و وەکو بڵێ پێشنیاریشیان بۆ کرد کە ئەم کورد پێویستی بە تۆیە. کەسێکی کاریزمی و خەباتگێڕێکی وەکو قازی وا بە ئاسانی دروست نابێتەوە چەندین ساڵی دەوێت بۆی کەسایەتیشی ئاوا سەرکردەیەکی ئاوا دروست بێتەوە. لە دەستدانی کەسایەتێکی ئاوا بەڕاستی خەسارەتێکی گەورەیە بۆ هەر قەوم و میلەتێ. بەڵام قازی لە وەڵامدا ئەڵێ بێگومان ئەگەر من خۆم ڕزگارکەم لەوە ئەچێ دوژمنانی کورد گۆمی خوێن لە ناو شارەکانی کوردستانە هەڵ بسێنن و ملی چەندین گەنج و لاوی کورد بکەن بە پەتا بۆچی بۆ دامرکانەوەی ئەو تووڕەیی کە هەیەە بەرامبەر بە کورد. بەڵام ئەگەر من خۆم تەستیم بکەم ڕەنگە بەڕشتنی خوێنی من و بە لە سێدارەدانی من کۆتایی بەو هەموو نەهامەتیە بێکە گەلی کورد چاوەڕێی ئەکا. بۆیە خۆی کرد بە قوربانی چی؟ بە قوربانی ئەوەی کە بەڕاستی قەومەکەی لە خۆی خۆش زیاتر خۆشەویست و خۆی کرد بە قوربانی. ئەمە لوتکەی شەهامەتە، ئەمە لوتکەی ئازایەتی و نەبەردیە. ئەم گەورەی ئەم غیرەت و شەهامەتە چی دروستیەکە؟ پەروەردەیەکی ئاینی دروستیەکە، پەروەردەیەکی قورئانی دروستیەکە. ئەو پەروەردەیەی کە مردن شتێکی دیاریکراوە. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. كاتي إنسان لسد أم چمك قرآنيانا پرورده أبي كمردن شتيكي حتمية وهمو إنسانك مردن وكاتيكي مردني بو دياري كراوة وهيش كسيك هیچ دەسەڵاتێک هیچ ظالمێ ناتوانێت بۆ چرکەیەک مردنی ئینسانێ پێش بخا و هیچ ئینسانێکیش ناتوانێت مردن و مەرگی ئینسانێک بۆ ساتێک دوا بخا. ئەم ئینسان ئەم عەقیدە و بیر و باوەڕە ئەم ئیمانە کە لە دەرونی ئینسانی موسڵمانە دروستە بێ ئیتر متمانە و سیقەی بەخوا بۆ دروستە بێ کە مردن شتێکە بەدەستی ئینسان نییە. ڕۆژی ئەو ئینسانە تەواو بووە. قازی ئەگەر لە سێدارە بدرای و لە سێدارە نەدرای لەو کاتەیە دەمر. بەڵام بەو پەڕی شەهامەت و ئازایەتیەوە وەکو باسم کرد خۆی پەتی قەنارە ئەکاتە ملی خۆی. تەنانەت یعنی حتا داوای ئەوە ئەکاڵێ لە سێدارەدان کردن بە قەنارەیە شتێکی کارێکی شەرعی نییە، لە شەریعەتی ئیسلامە باز نەکراوە بە شێوەیەکی تر من لە ناوبەرن. بەڵام لی قبول ناکەن وڵێ دادگا تەنها بڕیاری ئەوەی داواکە ئەبێ لە ڕێگەی سێدارەدانەوە بەڕاستی تۆ لە ناو بچی. لەبەرەوە ئێمە دڵنیاین لەوەی کە هەر کەسێک لە قوتابخانەی ئایندا پەروەردە بوو بێ سیقە و متمانەبوونی بەخوای پەروەردگار هەیە، باوەڕی هەیە کە مردنێک لە پێشایەتی
ناترسێ لە مردن و نا ملکەچکردن بۆ زۆڵم و ستەم تەمەنی ئینسان درێژەکە و نە ڕوبەڕوونبوونەوەی ستەم و نادادیش بەڕاستی مردنی ئینسان پێشەخە. مردن شتێکی دیاریکراوە، خەباتکردنیش لە پێناوی گەل و نیشتیماندا، لە پێناوی ئاینی خوادا، لە پێناوی بەرزڕاگرتنی ماف و کەرامەتی ئینسانەکانە. ئەمە ئەو شتەیەکە ئیسلام هەموو ئینسانێکی مسلمانی لەسەر گۆش و لەسەر پەروەردەکە. مامەسابەت لەوەی بچینە سەر خاڵەکانی وەسیەتنامەکەی پێشەوای مەزن قازی محەممەد کە هەمووشیان وەکۆڵێ لە ئاداب و ڕەوشت و ئەحکامی ئیسلامیەوە وەریگرتوون. قازی محەممەد لە وەسیەتەکەی ویستێتی جارێکی تر بەگوێ میلەتەکەی بداتەوە کە من بەپی ئادابی ئیسلامی ئەمەوێ بمرم، وەکو هیچ شۆڕژگەرێکی تر نیم کە دوای خۆم شەڕ و ئاژاوە و نازان بەشکردنی ماڵ و پلە و پۆست بۆ شوێنکەوتەکان بەجێ بێڵە من ئەمەیە وەسیەتتان بۆ بکەم. کەواتە وەسیەت کە یەکێکە لە ئادابەکانی ئیسلامی کە ئێمە هەمومان مسلمانان هەوڵەدەین پەیڕەوی بکەین. قازی محەممەدیش لە کۆتایی تەمەنیا کە زانیوێتی تیا ئەچێ ئەم ئادابە ئیسلامی زیندوو کردوێتەوە. جەنابەت بۆ ئەمە چیەڵی؟ بێگومان ئەوە یعنی سیمایەکی جوانە و ڕەمزێکی گەورەیە کە قازی محەممەد لە کۆتایی ژیانی خۆیدا زیندوی دەکاتەوە و پەیامێکیشە کە بەڕاستی قازی ڕەحمەتی هەستی کردووە کە گەلەکەی و گەلی کورد لە هەندێک بوارە نوقسانی و کەم و کوڕیان هەیە. ئەو لە ماوەی ساڵێکی تەمەنی کۆماری کوردستانە نەیتوانێت بە عەمەلی ڕوبەڕووی ئەم خەلەلانە بێتەوە کە لە ناو عقلیەت و لە ناو تێگەیشتنی گەلی کووردا هەیە. چونکە زۆر جار تۆ ئەتوانی لە ڕێی ئیدارەوە وردە و دەڕوبەڕووی ئەو عقلێتە بیتەوە لە گرنگیدان بە پەروەردە، بە تعلیم، بە مزگەوتەکان، بە خەستەخانەکان، بەوەی کە ئەم شتانە بە مڵکی خۆت بزانی و هەروەها گرنگیدان بە مەسئلەی زانست و بە ملنەدان بۆ زوڵم و ستەم و بەم جۆرە شتانە لە ڕێی ئیدارەوە حەوڵی ئەوەی ئەدا چارەسەری بکە. عقلیەتی کورد لە عقلیەتێکی با بڵێن ئەگە دروست بە بڵێم عەشایریە و بگۆڕێ بۆ عقلیەتێکی ئیداری بۆ ئەوەی وەکو بڵێ جۆرێک خۆنەخۆری لە ناو کووردا وردۆ بنبڕ بکە، عەشرەتەکان نەچن بە گژی یەکترا، هەمویان پشتیوان یەکتر بن، دیفاع لە یەکتری بکەن. بەڵام لە ساڵێکی تەمەنی کۆمارەکەیان نەیتوانی ئەوە بکە. بۆ وەکو ئەرکێکی ئاینی و وەکو ئەرکێکی نیشتیمانی هاو ئەمەی لە وەسیەتنامەکەی ئاجێکردەوە. ماڵسەیان هەر لە درێژەی بەر لەوەی بچین سەر خاڵەکانی وەسیەتەکە هەستی نەتەوەی قازی محەممەد ئەڵێ بە یەکێک تەمان لە زیندان دایام ئەو کەسانی کە لە دەوربەرین ڕێگە نادەن کە قازی بە کوردی بۆی نەوەک شتێک بڵێ باسی شۆڕژگێڕێتی یام شتێکی تر بڵێ، ئەڵێ ئەبێ بە فارسی بڵێ بەس ئەم مەلایەک ڕادەسپێرێت کە بە کوردی شتەکانی بۆ بنووسێ. مەلاکەش ئەڵێ من نازانم کوردی بنووسم. قازی محەممەدیش زۆری بەلاوە ناخۆشە کە مەلای کورد بێ نەزانێ وەکۆڵێ ئەم پێی بڵێ من لەسەر کورد بوون و لەسەر کوردایەتی شەهید دەکرێن بەڵام تۆ نازانی بە کوردی بنووسی. هەستی کوردایەتی لێرەشدا جەنابەت چه ئاماژەیەکت بۆ ئەمە هەیە؟ خەمباربوونی قازی محەممەد لەو حاڵەتەیە کە هێشتا خەمی ئەوەیەتی کە بەداخەوە کەسێک لە ناو گەلێکە ئەژی هێستا ناتوانێت بە زمانی گەلەکەی خۆی بنووسێ. خەمباری بۆ ئەوە ئەو پەڕی نیشاندانی هەستی قەومیەت و نەتەوەییە کە زمانێک کە خوای پەروەردگار بە جەعلێکی خۆی دایناوە و کردوێتی ومن آياته اختلاف ألوانكم وألسنتكم، يعني جیاوازی ڕەنگ و جیاوازی زمان یەکێکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوای گەورە و میهرەبان. ئەم ئینسانە کە نەیتوانی و ئەم جەعلە خواییە ئەم حەقە خواییە بەرجەستە بکە، قازی محەممەد زۆر بێتاقەت ئەبێ و خەمباری خۆی دەرئەبڕێ لەو بارەیە کەواتە لە هەموو بارەکانە بەڕاستی قازی هەستی نیشتیمانی زۆر لە پلەیەکی باڵا و مەزندا بووە. ساڵێ هەر دوای تەوابوونی وەسیەتنامەکەشی دوو کاتژمێرونی و قازی محەممەد بە نوێژ خوێندن و ڕازونیاز لەگەڵ خوددا و کاتی بەسەر برد. حتاڵێ جەماعەتی دادگا زۆر ناڕەحە دەبن لەم درێژەکەش. ماڵ سابچینە سەر خاڵەکانی وەسیەتنامەکە بیکەینە کۆتایی تەوەری ئەم بەرنامەیەم. یەکەم خاڵ یام یەکەم داواکاری قازی محەممەد ئەو داوا لە میلەتەکەی داوا لە کەسوکار و شوێنکەوتوانیەکە کە باوەڕتان بە خوددا و بە پێغەمبەر و بە دینی ئیسلام هەبێ. جەناب چه ڕاوە و ئاماژەیەکت بۆ ئەم خاڵی هەیە کە لە وەسیەتەکە زۆربەی پێغەمبەرانی جەفەرمون وەلا تەموتونە ئیلا وەئەنتم مسلمون، یعنی لەوەشی قسەی هەموو پێغەمبەرانی بۆ نەوەکان و ئومەتەکانیان دووبارە کردوتەوە. سێشت لە وەسیەتی یەکەمە زۆر بەگرنگ باسەکە، یەکەم بڕوابوون بە خوددا، دووهەمیان بە قورئان کە ئەو بەما جاء من باسیەکە، و هەروەها بڕوابوون بە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام.
ئەم سێشتا قازی زۆر جەختی لەسەر ئەکاتەوە لە دوای ئەوە کە ئەمە شتێکە پەیوەندی بە دڵ و دەرونی ئینسانەکانەوە هەیە کە بڕاتان بەخوا و ماجاء من عند الله و پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام هەبێ لە دوای ئەوە باسی ئەرکە ئاینیەکانەکە کە بە شێوەیەکی جوان جێبەجێکەن ئەمە تێگەیشتنێکی قوڵی قازیمان پیشان ئەدا کە بەڕاستی تەنها جێبەجێکردنی دروشمە ئاینیەکان بەس نییە ئەگەر دروشمێکی بێڕۆح بێ بێهەست بێ لە ئیمانێکی قوڵەوە لە بیر و باوەڕێکی دامەزراوە سەرچاوی نەگرتە بێ بۆیە کاتێک داوای جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکانەکە کاتێک فەرمێ ئێوە باوەڕتان بە خودا و بە ماجاء من عند الله هەبێ یعنی کاتێک ئینسان نوێژێک بکە نوێژێکی سارد و سڕ نوێژێکی بێڕۆح نوێژێکە لە ئیمانێکی گەورەوە سەرچاوی نەکردبێ ئەو نوێژە تەنها شتێکی شکڵیە و شتێک لە ئینسان ناگۆڕێ بەڵام ئەو نوێژەی کە لە سەرچاوەیەکی باوەڕی قایم بەخواوە هێزێکی گەورەی معنەوی لە دەرونی ئینسانە ئەو نوێژەوە ئەکا زۆر زۆر بەلایەوە طەبیعی بێ ئەو کەسە خەباتکردن لە پێناوی نیشتیمانەکەیە بەچی بزانێ هەروەکو نوێشتەی ماوەسەیان من کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە بەس بۆەوەی بە خێرایی بەسەر خاڵەکانە ماوەسای بە درێژایی مێژوو یەکێک لە دەردە زۆر کوشندەکانی کورد بۆ یەکێک لە هۆکارانی کە نەیهێشتووە بە مراد بگا قازی ئەفەرمی یەکێتی و هاوپەیوەندی نێوان خۆتان ڕەمزی سەرکەوتنتانە ئێرەیی و خۆ فریودان وەلا بنێن لە وەرگرتنی بەرپرسیاتی و خزمەتکردن لەگەڵ یەکتر کێبەرکێ مەکەن مەبنە وەکوڵێ ئەڵقە لە گوێی دوژمنانتان ئەمە خاڵێکە کە خۆی لەگەڵ یاژیاوە قازی ینی دوو هۆکار هەبووە لە هۆکارەکانی کۆتایی هاتن بە وەکو بڵێ دەسەڵاتەکەی قازی و کۆماری مەهاباد یەکێکیان پشت هەڵکردنی وڵاتە زلهێزەکان بوو کە وعد و بەڵێنی پشتیوانیان پێدا بوو بەڵام بە پێشەوانەوە ئەوان جارێکی تر وەکو چەندین جاری تر لەبەر مەسلحەتێکی مادی کوردیان جارێکی تر فرۆشت خاڵێکی تر لە هۆکارەکانی شکستهێنانی بەڕاستی کۆماری مەهاباد خاڵێکی ناوخۆییە هۆکارێکی دەرەکی هۆکارە زاتێکەش بریتی بوو لە دووبەرەکی لە دژمنایەتیکردنی یەکتر کە خۆی هاوا دەکات و دەڵێ وەرن بە خاتری خوا چیتر دژمنایەتی یەکتر مەکەن ڕەمزی هەر گەل و نەتەوەیەک یەکگرتن و یەکبوونە هەر نەتەوەیەک یەکێتی و تەبایی نەبێ هەر دەم ژێردەستی دوژمنان ئەبێ خۆی هەستی پێ کردووە لەگەڵ یا ژیاوە لەگەڵ معانەتەکانی لەگەڵ ئازارەکانی ئەم خاڵەیە ژیاوە بۆیە کردوێتی بە یەشێک لە وەسیەتەکانی خۆی زانست و ئاگایی خۆتان بەرنە سەرێ تا فریوی دوژمنان نەخۆن ئەمە سێم خاڵێتی وەکو کورد دەڵێ نابێ پیاوی عەقڵ دووجار لە کونێکدا مار بیگەزێ زانست و ئاگایی چییە بۆچی قازی کردێتی خاڵی سێمی وەسیەتەکەی هەروەکو چۆن وتمان لە ناو ئاڵاکەیە ڕسمی پێنووسێکی دانابوو کە گرنگیدان و پێشکەوتن و سەربەرزی هەر قەوم و میلەتێک بەڕاستی بەستراوەتەوە بە عیلم و زانست و گرنگیدانی ئەو میلەتە بە پەروەردە و بە تعلیم بۆیە قازی بە ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ بە زانست و ئاگایی ژیانی خۆتان بەرنەسەر یعنی جەهل و نەزانی و بێ ئاگایی و دووری لە زانست بەڕاستی وا ئەکا کە ئەو قەومە قەومێکی سادە و ساویلکە بێ و فریوی دوژمن بخوا بۆیە ئەوە بە خاڵێکی گەورەی زانیوەکە دەبێ بەڕاستی قیادەی ئێمە سەرکردەکانی ئێمە دەسەڵاتدارەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان لەم خاڵەیە لە دەیان خاڵی ترە کە لە وەسیەتەکانی قازیە بە خۆیاندا بچنەوە گرنگیدان بە پەروەردە بە مزگەوتەکان بە قوتابخانەکان بە خستەخانەکان بە یەکڕێزی میلەت بە پەرتەوازە نەبوون یعنی ئەبێ بەڕاستی تەصحیح بن لەو پێناوەدا بۆ ئەوەی جارێکی تر خوا نەخواستە ئەوەی کە بەسەر کۆماری مەهاباتە جارێکی تر دووبارە نەبێتەوە خۆمان ئەبێ هۆکارەکان چارەسەرکەین و یەک ڕێزی ماڵی کورد بپارێزین و خەمی میلەتەکەی خۆمان بخۆین و ڕێز لە کەرامەت و ڕێزی کەسایەتیەکانی خۆمان بگرین و گرنگی بە عیلم و زانست بدەین و مافی میلەتەکەی خۆمان پێشێل نەکەین و نەبینە دوژمنی خۆخۆر بۆ ئەوەی کە دوا ڕۆژی میلەتەکەمان کۆتا خاڵی وەسیەتەکەی قازی تاوان هەموو خاڵەکانی زۆر گرنگ و بەبایەخ بەڵام لەبەرەوەی من کاتی بەرنامەکەم تەواو بووە ئەفەرمێ گومان ناکەم جگە لە مافی خوددا هیچ مافێکی ترم لەسەر بێ مافی خەڵک مافی نەتەوە مافی قەرزارەتی ینی ئەمە چه ئاماژەیەکی تایە کە پێشەوا شەهید ئەبێ مافی کەسی بەسەر نیە تەنها ینی هی خەڵکی لەسەر نییە بە سروشتی ئینسان کاتێک ئینسان دەسەڵات دەگرێتە دەست لە بوارێکی ئیداریە یا کاروبارێکی میلەت دەگرێتە دەست مدیر دایرەیەکە محامیەکە قازیەکە هەر شتێکی ترە هەتا سەرۆکی دەوڵەتێک مافی خەڵکی ئەکەوێتە لا بەڵام قازی لە ماوەی ئەو ساڵەیە
طبعا بۆ زانیاری جەنابەت و بینەرانیش قازی لە ماوەی ئەو ساڵەیە یەک فلسی لە کۆماری مەهاباد وەکو معاش وەرنەگرتووە لەبەرەوە زۆر بە دڵنیاییەوە بە یەقینێکی تەواوەوە زانیوتی ڕۆژێ لە ڕۆژان دەستی بۆ ماڵی ملت نەبردووە ماڵی ملەتی داگیر نەکردووە ئەرزە و کۆشکوتەراری لەسەر بە پاکی هاتووم بە پاکیش ئەڕۆمەوە ئەو ڕۆژی کە هاتووم چیم پێ بووە ئێستش کە ئەڕۆمەوە هەر ئەمان شتم پێ ماوەسەیان کاتی بەرنامەکەم تەواو بووە من زۆر پێم خۆش بوو کە زۆر درێژە بە ژیان و کەسایەتی و وەسیەتەکەی پێشوای قازینە بەڵام لەبەر کەمی کاتەکەم ناچارین کۆتایی پێبین من زۆر سپاسی بەڕێز دەکەم سپاس بۆ جەنابیشت خەسەر بەزبین زۆر سپاس بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین ڕەحمەتی خوش لە قازی محەممەدی پێشەوە